بەشی یەکەمی هەڵسەنگاندنی هاوبەشی کومیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر لە ژێرناوی پەرەسەندنی هیوا لە ناوچەیەکی ژێر سێبەری شومی شەڕدا. گەشە و پەرەسەندنی بزوتنەوە ئازادی خوازەکان لە ئێران و وڵاتەکانی دراوسێ. یەکەم، نەورۆزی 1404 هێمای خۆراگری بەرامبەر بە سەرکوتی کۆماری ئیسلامی. نەورۆزی ئەمساڵ لە ئێران نەک هەر جەژنێکی نەریتی، بەڵکو بوو بە مەیدانی نمایشی خۆراگری مەدەنی لە دژی سیاسەتە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی. نەورۆزی ئەمساڵ لە ئێران نەک تەنها مژدە بەخشی بەهاری سروشت، بەڵکو تروسکەیەکی هیوا بوو بە بەهاری ئازادی لە بەرامبەر زستانی زوڵم و ستەمی دەسەڵاتی ئیسلامیدا. جەژنی نەورۆز لەسەر بەستێنی قەیرانە قوڵە سیاسی، ئابووری، کۆمەڵایەتیەکان، هەژاری بەربڵاو، هەڵاوسانی بەردەوام، بێکاری، بێبەشبوون لە خزمەتگوزاریە سەرەتاییەکان و سەرکوتی سیستماتیک، ئێعدامەکان، زیندان و ئەشکەنجە بوو بە گۆڕەپانی خۆراگری مەدەنی. ژنان و پیاوان لە کوردستان و ناوچەکانی دیکەی ئێران بە بەڕێوەبردنی ڕێوڕسمەکانی نەورۆز لەوانە چوارشەممە سووری پێشوازی لە نەورۆز ڕێوڕسمی ساڵی نوێ و سێنزە بەدەر بە سەما و هەڵپەڕکەی بە کۆمەڵ و بەشداری بەرچاوی ژنانی ئازادپۆش یاسا دژەژنەکانیان بردە ژێر پرسیار و دروشمی ژن ژیان ئازادیان زیندوو ڕاگرت. ڕژیمی داما و سەر لە شێواوی ئیسلامی سەبارەت بە پرسی نەورۆز ئاراستەیەکی دووفاقی گرتەبەر. لە هەندێک ناوچەی کوردستان بەڕێوەچوونی ڕێوڕسمەکانی قبول کرد، بەڵام لە شارە هەستیارەکانی وەک سنە بە حزوری بەربڵاوی هێزە ئەمنیەتیەکان ڕێگری لە کۆبوونەوەکان کرد. لە ورمێ هاوکاتبوونی نەورۆز لەگەڵ بۆنەیەکی ئاینی بوو بە بیانوویەک بۆ دام و دەستگا ئەمنیەتیەکان بۆ ئەوەی ئاگری گرژی و ناکۆکیە نەتەوەیەکان هەرچی زیاتر باوەشێم بکەن. سەرەڕای گوشارە ئەمنیەتیەکان بابەتی ڕێخستنی ناناوەندی جەماوەری ڕێوڕسمە نەورۆزیەکان لە کوردستان سەرکەوتوو بوو. تۆڕەخۆجێیەکان و چالاکوانانی مەدەنی توانیان ڕێوڕسمەکان لە دەیان شۆن بە شێوەیەک هەماهەنگ بکەن کە ئەم ڕێوڕسمانە لە 3 هەفتە پێش لە کۆتایی ساڵەوە تا 13 خاکەلێوەی ساڵی نوێ بەردەوام بێت. ئەم ئەزموونە نیشانەی بوونی ئەو پێک هاتە کۆمەڵایەتی و سیاسانەیە لە کوردستان کە بەدەر لە کۆنتڕۆڵی حکوومەت کار دەکەن. لە شارە گەورەکانی دیکەی ئێرانیش لەوانە تاران، ئیسفەهان، مەشهەد، شیراز، ڕەشت و یەزد ڕێوڕسمی نەورۆز بە بەشداری جەماوەرێکی بەرچاو بەڕێوە چوو، هەرچەند ڕژیم هەوڵیدا بە بەڕێوەبردنی نمایشی پرزەرق و بەرق بەڕێوەچوونی ڕێوڕسمە نەورۆزیەکانی خەڵک بخاتە ژێر کاریگەری خۆیەوە. ئەم ڕووداوە جەماوەریانە دەربڕی دوو واقعیەتی سەرەکی بوون. یەکەم، بێتوانایی کۆماری ئیسلامی لە کۆنتڕۆڵکردنی شێوازە ناڕاستە و خۆکانی خۆراگری و دووهەم پێک هاتنی جۆرێک لە توانایی و پۆتانسیێلی ڕێکخراوەیی جەماوەری کە دەتوانێت لە گۆڕانکاریەکانی داهاتوودا ڕۆڵی یەکلاکەرەوە بگێڕێت. نەورۆزی 1404 نەک تەنها تروسکاییەکی هیوا بە بەهاری ئازادی، بەڵکو هۆشداریەکە بە دەسەڵاتداران سەبارەت بە تواناییە لە بن نەهاتووەکانی ڕێخستنی مەدەنی لە ئاستێکی کۆمەڵایەتیدا. نەورۆزی 1404 هەڵگری پەیامێکی ڕوون بوو. کۆمەڵگای ئێران سەرەڕای هەموو سەرکوتەکان بە ئاراستەی ڕێخستنی گشتی و تێپەڕبوون لە حکوومەتی سەرەڕۆ هەنگاو دەنێت. ئەم گۆڕانکاریە نەک هەر خەون و خەیاڵ نییە، بەڵکو ڕاستیەکە کە لە شەقامەکان، قوتابخانەکان، کارخانە و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا لە ئارادایە. بەهاری ئازادی هەرچەند درەنگ بەڵام لە ڕێدایە. دووهەم، بنبەستی وێرانکەری سیاسەتی دەرەوەی ڕژیمی کۆماری ئیسلامی. سیاسەتی دەرەوەی کۆماری ئیسلامی بە ڕێبەرایەتی ئیدیۆلۆژیکی خامنەیی گەیشتۆتە خاڵی هەرەسێنان. گۆڕینەوەی نامەکانی ئەم دوایانەی نێوان بەرپرسانی ڕژیم و دەوڵەتی ترامپ نیشاندەری هەڵوێستی لاوازیێرانە لە بەرامبەر گەماڕۆی تند و هەڕەشە سەربازیەکانی ئامریکادا. ئابووری ئێران بە هەڵاوسانی بەردەوام
دابەزینی بەهای دراوی وڵات و قەیرانی دابینکردنی کارەبا گاز و ئاو لە بەردەم هەرەسهێنانی تەواودایە. ئەم بارودۆخە ئاکامی ڕاستەوخۆی سیاسەتە سەرکێشیە ناوچەیی و لە دەستانی دەرفەتە دیپلۆماتیکەکانە. لەم ساڵانەی دواییدا دیپلۆماسی و سیاسەتی دەرەوەی کۆماری ئیسلامی لەگەڵ شکستی بەردەوام و یەک لە دوای یەک بەرەو ڕووبەتەوە. ئەوەی کە بەرپرسانی کۆماری ئیسلامی بە مەحوەری خۆڕاگری ناوی دەبن ئەمڕۆ بەڕادەیەک لاواز بووە کە چیتر ناتوانێت بچووکترین خزمەت بە ئامانجەکانی کۆماری ئیسلامی بکات. ئەم بارودۆخە ئەنجامی ڕاستەوخۆی ئەو سیاسەتە سەرکێشانەیە کە لە دەیەکانی ڕابردوودا بەڕێوە چووە و ئەمڕۆ ئێرانی خستۆتە ناو بنبەستێکی بە تەواو مانای سیاسی و دیپلۆماتیکەوە. هێزە بە وەکالەتەکانی کۆماری ئیسلامی کە سەردەمێک بڕیار بوو پێگەی بەهێزی ئێران بن لە ناوچەکە یەک لە دوای یەک شکستیان خواردووە یان گورزی کاریگەریان بەرکەوتووە. لە سووریا سەرەڕای پشتیوانی بێسنووری کۆماری ئیسلامی و بە کوشتانی هەزاران کەس لە هێزەکانی نەیتوانی دەسەڵاتەکەی ڕژیمی بەشار ئەسەد بپارێزێت. لە عێراق نفوذ و کاریگەری ئێران بە شێوەیەکی بەرچاو کەم بۆتەوە و گروپەکانی هەشتی شەعبی لەگەڵ کۆمەڵێک ئاڵنگاری ناوخۆیی و نێودەوڵەتی بەرەوڕوو بوونەتەوە. لە یەمەن حوسیەکان کەوتونەتە ژێرگوشاری توندی سەربازی و ئێستا لەگەڵ هێرشی ڕاستەوخۆی هێزەکانی ئەمریکا ڕووبەڕوون. سیاسەتەکانی کۆماری ئیسلامی سەبارەت بە وزەی ناوەکی نەکەرنەیتوانی کارەبا و وزەی پێویست بۆ خەڵکی ئێران بە دیاری بهێنێت، بەڵکو گەماڕۆی ئابووری و چەندین گەماڕۆی وێرانکەری دیکەی بە دوای خۆی داهێناوە کە ژیانی زۆربەی خەڵکی ئێرانی خستۆتە ژێر کاریگەری خۆیەوە. ناتەبایی ئاشکرایی نێوان ئیدعای مافی بێ ئەملا و ئەولای ئێران بۆ دەسڕاگەیشتن بە تێکنۆلۆژیای ناوەکی و بێتوانایی لە دابینکردنی پێویستیە بنەڕەتیەکانی وزەی وڵات بەیانگەری ناکارامەی ئەم سیاسەتەیە. بەرهەمە موشەکیەکانی ئێران کە بڕیار بوو لە بەرامبەر هەڕەشە دەرەکیەکاندا ڕۆڵی بەرگری کاریان هەبێت بە پێچەوانەی ئیدعای بەردەوامی بەرپرسانی کۆماری ئیسلامی، ئەم توانە موشەکیە نەیتوانی ببێتە هەڕەشەیەکی جددی بۆ سەر ئاسایشی ئیسرائیل و ڕکابەرە ناوچەیەکانی دیکەی. لە جیاتی ئەوە تێچووی زۆر و زەوەندی ئەم بەرنامەیە سەرچاوە داراییەکانی وڵاتی کە دەکرا لە پێناو باشترکردنی ژیانی خەڵکدا بەکاربهێنرێت بە فیڕۆداوە. ئەمڕۆ کۆماری ئیسلامی زیاتر لە هەر کاتێکی تر لە ئاستی نێودەوڵەتیدا کەوتوتە پەراوێزەوە. تەنانەت وڵاتەکانی وەک رووسیا و چین کە سەردەمێک بە هاوپەیمانانی استراتیژی ئێران دەژمێردران بە پارێزەوە لەگەڵ کۆماری ئیسلامی هەڵسوکەوت دەکەن. ئەم پەراوێزکەوتنە نەک هەر لە مەیدانی دیپلۆماتیکدا بەڵکو لە بوارەکانی ئابووری و کولتوریشدا بەرچاو دەکەوێت. لە ئەوە بارودۆخێکدا کە کۆماری ئیسلامی لەگەڵ هەڕەشەی ڕاستەوخۆی دەوڵەتی ترەمپ بەرەوڕوو بۆتەوە و ئێران جارێکی دیکە لەگەڵ مەترسی شەڕێکی ماڵوێرانکەر ڕووبەڕووە. هەموو بەڵگەکان نیشانی دەدەن کە سەرکێشیە ناوچەیەکانی ڕژیمی ئێران گەیشتووەتە بنبەست و تێچووە قورسە ئابووری، سیاسی و مرۆیەکانی وڵاتی خستووەتە بارودۆخێکی زۆر لاوازەوە. ئێستا کۆماری ئیسلامی هیچ ڕێگایەکی جگە لە پاشەکشە و تەسلیم بوون بۆ نەماوەتەوە. بێگومان نەشەڕ و نەدەستێوەردانی دەرەکی هیچ کامیان ناتوانن ببنە هۆی ئازادی و خۆشگوزەرانی خەڵکی ئێران. کەواتە کۆماری ئیسلامی مافی ئەوەی نییە بە پێداگری لەسەر سیاسەتە سەرکێشیەکانی ئەمنیەت و ئاسایشی خەڵک بخاتە مەترسیەوە. تەنها کاتێک کە جەماوەر دەسەڵاتی ڕاستەوخۆی خۆیان بەدەستەوە بگرن، مەرجی پێویست بۆ سیاسەتی دەرەوە لە خزمەت بە بەرژەوەندی گشتی جەماوەردا فراهەم دەبێت. سیاسەتی سۆسیالیستی لە بواری پەیوەندیە دەرەکی و نێودەوڵەتیەکاندا وێڕای پابەند نەبوون و نەبوونە پاشکۆی هیچ کام لە جەمسەرەکانی هێزە جیهانیەکان لەسەر بنەمای هاوپشتی ئەنتەرناسیۆنالیستی و بەرگری لە خەبات بۆ ئازادی، دموکراسی و سۆسیالیزم و هەروەها پشتیوانی لە بزوتنەوەکانی کرێکاری ژنان، ژینگە پارێزان، بزوتنەوەی دژە ڕەگەزپەرستی و دیفاع لە مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەکان و یەکێتی دڵخوازانە پێکاتووە.